ساڵی 95 هەڵەنە مانجی 6 بوو لە ئۆردوگای کۆنی زۆرم لێ ینی بەعس کە دروستی کرد بوو ئۆردوگای جیزی دەزاب خەبات کە وەرگۆسە کەلک موچەی ئێمە کە لە ژێرکەت بوونە ژێر دەسەڵاتی پارتی نیوەی موچەی دەڤەری بادینان بوو ئەو بەری سێ بوو هەتا کەلک نیو معاشیان دەداینێ ئەوانی تر معاشی تەواویان دەدرایە دەبڵ تر ڕۆژێک هەندێک مامۆستا داوایان کرد یعنی ئەمە لە قیادە نەبوو با خۆمان نەکەینە قیادە بەس کادی مامۆستایەکی ئاکتیڤ بووم لەو بارەدا لەگەڵیان واژومان کۆ کردەوە ئیمزامان کرد داوامان کرد کە ئەگەر لە ژێر دەسەڵاتی پارتین بە هەمومان موچەکانمان وەکو یەک بیتن سێ مامۆستا ئەستا من ناوەکانیان دەم کاک مامۆستا سەبا یاسین کە ئەو کات مامۆستا ئینگلیزی بوو مامۆستا هەمزە و مامۆستا کاوە هەرسێکی جیزەزاب بوون چوونە کەلک هەڵەنەبم لەوێ هەوڵیاندا بوو ئیمزا کوکەنەوە ناوچەی پارتی کەلک گرتبوونی 24 سەعات دەستگیری کردنەوە لە شوێن شاویش دەستگیری کرد بکەم ڕێزم و هەر سێ مامۆستا هەیە ڕێ بە هیوان باش بن ئەو کۆمیدیایە حەزب ئەوەندە تەدەخل لە ورد و درشت بکەوە کەی ئیشویە ئەگەر لە 95 ئەو شتە ڕوویدایە بۆیە ئەمن ئەوەی بەردەڕەش زۆر پێتێک چوم بەڕاستی چکو خۆمانم بەبیر هاتەوە شوێنە چ نەبوو هانای لۆ ببەی بۆ زانیاریتەن شوێنە چ نەبوو لەو سەردەمدا هانای لۆ ببەی میدیایەک سۆسیال میدیایەک بۆی ئەوەی لە بەردەڕەش وێستا پەیوەندیم بە بنەوچەی بەردەڕەش کرد ئەوان نەفی دەکەن من ئەزان مامۆستایەکە ناتوان بێنە دەنگ و وەڵامیان بدەنەوە بەڵام بە هیوام ئەگەر لە بۆ من بنێرن بە شمولی چیرۆکە چیە بە دواتچون دەکەم و تەلەفۆنیان بۆ دەکەینەوە کاتێک خۆش کاک عوسمان چۆنی؟ سەرچاو باشی؟ باشی برا سەعاتت عەزیزی برەژن لە ناوچەی بەردەڕەش پارتی لەگەڵ منوە نیە؟ بەلێ برەژن کاک عوسمان ئێوە نۆ مامۆستاتان بڕیاردرا نۆ مامۆستاتان لەسەر بایکۆتی خوێندن فەسڵ کردیە ناوچەی پارتی ئەو بڕیارەی دەرکردیە باشە ئەو ڕاستی ئەو چیرۆکە چییانی ئەم شۆک دایگرتم حزب کو دەبی تەدەخل لەو شتانە بکە بۆ ویستم لە زاری خۆتۆ جەنابەت چی بۆ شۆک بدگرێ بەڵێ دەڵێم جەنابەت بۆ بەرە نەمناسی چییە شۆک توی گرتووە شۆرتم لۆ گرتووە ینی ئەو کۆمیدیایان بەخۆم 95 توش بوومە بەڵام ناو قادر نادرە برا ینی کەی مشکلەی ناوە گرنگ چیرۆکەکەیە ڕاستە یان نا نەخێر هیچی بۆی نییە هیچ تژوان نییە هیچ مامۆستاتان دەرنەکردیە بانگ نەکردی هەڕەشەتان نێکردبی فەسڵتان دەکەین نەخێر ئەمە بانگی هیچ مامۆستایەکمان نەکردووە بەجم داوامە لەوە کردوانەی بایکۆتیان کردی وتمان چاوتان لەو منالا نەبێ ئەو منالی ئێوەنە برای ئێوەنە خزم و کەسی ئێوەنە حەز دەکەین یعنی ئەو زەرەرە تەنها لەو منالانە دەدەن ئێوە حەز دەکەین یعنی هاوکار ئەی بەزەوە ئیشی حزب نییە وایە ناگەر ئەوە شتان کرد بێت چەندە ئەوە حزب نە ئەی بەڵێ ئەلۆ کاک عوسمان کاک قادر نادرە خۆ دنیا خرانە بووە بە قوربان بەڵێ کاک عوسمان بە قوربان قادر نادرە خۆ قادرە چییە دەزانم بەس بەڵێ کاک عوسمان بە قوربان ئەمە گفتوگۆ دەکەین ئەمن بۆ خۆم ساڵی 95 لە جدیدە زاب بووم هەمان فلیمیان لەگە کردینە یعنی مانگرتنمان کرد برێم ئەوەم داوامان کرد بە ئیمزای فەرمی ئەوە واژوو کە موچەی خەڵکی ئەو دەڤەرەی جدیدە زاب و کەلک و ئەوانە یەکسان بکرێ بە بادینان تا ڕێکخراوی پارتی سێ مامۆستامانی گردە شوێنی نەشاویدانە ینی ئەمن ئەو چیرۆکەم دیتیە بۆیە دەڵێم ئێستا خەڵک لە سلێمانی وا مزاهرە دەکات زدی ئێوە تەزامونن لەگە مامۆستایەکانی بەردەڕەش کە هەڕەشەیان لێکرایە کە دەرکراینا تۆ نەفی دەکەی لەسەر ئەوەی
فيناكم ومن دلهم راستيك يا چییە؟ مستاني بردرش هيك اوان ما مستاني بردرش نك بايكوتيك اوان نكردوا دوش اسم زاران نكردوا بلام او جيرشوي لوي هدان ويد بكوز نو ولا ايما یعنی بۆ جێرە شێوێ نییە خەڵک داوای موچەی خۆی بکاتۆ جێرە شێوێ نییە یعنی ئێوە بۆ وەکو حزب هەندێک مستەڵعات فرێدەن چۆن جێرەشوێنی کا قادر کە وەداواتان دەکەن نەوت ڕادەست بکرێتن موچە بچێتە سەر بەغدا ئەو مزاهرەی لەسەر ئێمە لەسەر پارتی دەکەن لەسەر حکوومەتی پارتی دەکەن بڕۆن لەسەر بەسەوە ماف کاک ئێمەش بینەوە بەدەنجی بەرز ئەو داواکاریە پێشکەشی بەغدا بکەین وەرن پێکەوە کاگەوان گۆش داوای موچەتان کرد مزاهرەتان کرد لە دهۆچێ 2,000 کەستان لە دهۆچێ پێخر کراوە داوای موچەتان کرد یعنی خەڵکیش حەقەچی ڕەوای خۆیتی داوای موچە بکات لە حکوومەتی هەرێم بڵێ بابە ئەوە 4 مانگە مەسەن داهاتی ناوخۆ هەیە 700,000 ملیۆن دێ ئەمە مەوزوع لەسەر ئەوەی بەغدانیە ئێستا ینی خەڵک حەق خۆی نییە داوای موچە بکاتن مانی گرتیە بایکۆتیان کردیە لە بەردەڕەش نۆ مامۆستانە عەزەکەی ناوی مامۆستاکان لۆ دەخوێنمەوە یعنی حزب بۆ تەدەخل دەکەن ئێمە هەمیشە لە هەموو خەڵکێک وەکو پارتی زیاتر پەرۆشی خەڵکی خۆمانین بەس لە بۆتان نییان گۆ تەدەخل لە ئیشی ئەو شەڕێ ئێمە لە بەغدا و لە هەموو کاتێک لەسەر خەڵکی خۆمان کرد بە بریا ئەوانەی ئێستەکانە لە سولەیمانی بایکۆت دەکەن وانەی دێنە سەر شەقام وەکو ئێمە بایان ئێستەکانە کوردستان دەوڵەت بوو کاک عوسمان بەقوربان پرسیارەکەی مە ڕوونە حزب ئیشی نییە تەدەخل لە ئیشی وەزارەتی پەروەردە بکە کە وەزیرەکار پارتیە وایوانە ئەنگۆ هیچ لە بۆ تەدەخڵمان نەکردووە ئەی چۆن شێوەیەک تەدەخڵمان نەکرد ئەی چۆن ینی بانجی ئەو مامۆستانتان نەکردی ئاخر جوان نییە ئەو مامۆستانە دوای بڵێن نەخێر ڕاست ناکەن ئەوەی ئەم بزانم بانکتان کردینەوە هەڕەشەشتان لێکردینە والله بس سەری سەری من تێمە بچێت بەڵێ نا ینی نەکردووە چکۆ لێ دوانی فەرمیە بڵاو دەبتەوە پێویست ناکە سەر بخۆی بێتەوە نا من ئەگە بەلاوکردنەوەش من تەواو من لەسەر قسەی خۆم مسەڕم بانگێک مامۆستانە کرا ئەو مامۆستای هاتیە بلا ڕسمێکی ئێرە بەلاوکەتەوە کە ئەمە بانگمان کردیە یان تەلەفۆنێکمان کردی بێ بۆی بلا تەجیر سەوتێکە ئێستەکانە تەکنەلۆجیە زۆر پێشکەوە بلا گەچی ئێمە بەلاوکەتەوە ئەجە خەڵک دەوێری وەتان لەگە بکە لەو منتیقانە گۆ ئەوە دەبینی خەڵک بۆ ناوێری کاچ خۆم ئێستەکانە بۆ نمونە دوو کۆڕی بەرپرسی مەلبەندی یەک گورتو لەناو ئەو بایکۆتانە ئەوە چێ دامەزراندنێ سنووری پارتی ئەگەر پارتی بە عەدالەت ئیشی نەکردبێ ئەوان دەکەن لە ناوانە بێژی تەعینیش نێ کاک عوسمان ئەتو دەبینی بەس لە دەڤەری سەوز خەڵک دەوێری مانگرتن کە باشە لۆ یعنی قابلە دە مامۆستا نەبی لە دەڤەری هەولێر دهۆک حەزی لێبی مانگرتن کە خۆ بشاندان بکەن لۆ نایکەن غێر هەست پێ دەکەن ئێرهابەکەیە دەڤەری زەر دەڤەری ئەوەیە کاکە دەڤەری سیستەماتیکە ئالێرە کاچ خۆم خۆلەوە کاک عوسمان تخوای قەوز بە قوربان خۆ قابلە لە دەڤەرینگۆ مەعاش نەدرایە موچەخۆرە 3 مانگە مەعاشی نەدرای تێ وایانە حەقەچی ڕەوای خۆیتی داوا بکەوە بچووکترین مافە یعنی سیستەم ئەو چ رەبتی بە سیستەماتیکێ بە قوربان یعنی پێ دوایە 100 مامۆستانە بی حەق بێتە سەجادەی نۆ مامۆستا پارەی نەدرایان هەمووی نەدرا کوردستان هەمووی نەدرا بۆ نۆ مامۆستا بەتەنیا دەکەن ئەگە دەستێک لە پشتەوە نەبێتن ئەگە بۆ ئەوەی جێرەشێوینی نەبێتن بۆ تەنها نۆ مامۆستا دەکەن لێرە 1600 ئەوەمان هەیە خۆ ئەوانە بێژمان هەیە کاک عوسمان بە قوربان یعنی هەموو کات یعنی لە سلێمانیش خۆ هەمووی 1000 مامۆستا لە سەجادەیە بەڵام چەند مۆزەفەیە یعنی ئەوە یەک دوو ئەزانم کاگە خەڵک بێزار بە لەو حکوومەتی بە قوربان بێزار بە لەو حکوومەتی 100 هاتە سەجادەی حکوومەت تەقەی سەری دێتن حکوومەت باچی پێ نییە بەس یەک پشت پێ بڵێم کەی جواز لەو جوملانە دەینێن ئەتوو بکە کاچ خۆم ئەتوو مافی خۆتە بەس خەڵکیش مافی خۆیتی ڕەخنەی بگرین بەچی فرەوان وەردەگرم بەڵام خەڵکەکەی ئێرە وەڵای شانازی بۆ دەسەڵاتە دەکە بۆ حکوومەتە دەکە بە حکوومەتی خۆی دەزانێ حکوومەت بەتەنیا ڕشتی دەڵێن دەستێک بەتەنێ چەپلە لێ نادرێ ئەگە ئەو خەڵکە هەموو خۆی بە حکوومەت نەزانێ ئەو حکوومەتە لە زۆنی زەر بەو شێوەیە سەرکەوتو نابێتن بەڵام ئێمە هەموو تاکێکی ئەو زۆنە
حکومت بە حکوومەتی خۆی دەزانێت خۆی بە ئاسایش بە پۆلیس دەزانێت. کاک عوسمان ئێستا مەوزوع ئەشکێ ئێستا ئەمە قسەمانە سەوێت تو دەڵێوانە جێرە شوێن بۆ خەڵک جێرە شوێنە ئەگە بێ بایکۆت بکە داوای موچە بکاتن یعنی کەی واز لەو دروشمانە دێنن کوڕی من زەرمەندی یەکەمە کوڕی تۆ برای منە خوشتی من ئەوانە زەرمەند باشە بەس کاک عوسمان زانی لەوەتی بە ینی 200 ساڵە بایکۆت هەیە مانگرتن هەیە لە هەموو دنیاە زانی لەو فەڕەنسایی بایکۆت هەیە زانی لەو سویدەی خەڵک چەندین مانگ لێرە ینی لە ڕێی قیتار و شتیوالە نیە خەڵک مانی گرتیە نەدەچوە دەوام کاکەوە مافە ماف پێویست ناکە ئەتوو بڵێ جێرە شوێنە تۆ موچە نەدرێت تۆ زگت تێرە کەسمان لە زیندان نەنایە خۆ ئێمە ئێتوڵێ جێرە شوێنن بەسینگەی فەرەوان وەلمانگرتیە یعنی تستان لەگەڵیان کردی تستان لەگەڵنەوە مامۆستای کردیە کە ئەو خەبەرە بڵاو بوویتەوە والله یەک شتش لەگەڵیان نەکرا دەتوانی پەیوەندی بە خۆیانەوە بکەی کە بزانە چی ئیجراتێک چیان لەگەڵ کرایە دەتوانی پەیوەندیان پێوە بکەیت. کاک عوسمان من باش دەزانم ینی مامۆستا کە لە هەولێر و دهۆگناتە سەجا دەمانەیەوە نییە ئازاری نییە و وەزعی باشە کە نایەتن ئەرهابەک هەیە ئەزە من لەگە مامۆستای قسەکەم فەقیری ناوێت ناتوانی قسە لە بۆ من بکە. ئەلۆ بە پەرۆشترە بۆ ئەوەی کێشەی وانەبێژان چارەسەر بکرێتن. ئەبەس بۆتان نییە زای نوقتەیەکێ لێرە ڕێکخرا و ئیشی حزبی خۆی دەکا وەزارەتی پەروەردە هەیە ئەوانە دەتوان لەگەڵیان قسە بکەن ئیشی ڕێکخرا و حزبیەکان واز بێنن ئێوە تدەخل لە ئەلف لۆیای هەموو کارێکی حکوومەت دەکەن وایە وەڵاوە بێوجدانیە و گولە بە تاریکیوە کاکەم بەخۆم قوربانیم ئەم بەخۆم قوربانیم سێ مامۆستا لە دەڤەری لە جدیدە کەورگۆسک کەلک لە 95 جیران بە قوربان خۆناوی مامۆستاکان پێ بڵێم ڕێکخرا و گرتی چ ڕەبتی هەبوو بە ئەوە پارتیوێکێتی حزب تەدەخل لە ئیشی حکوومەت دەکا خۆوە نوێ نییە بە قوربان بە هەر حاڵەت و نەفی دەکەی من ئەوە لەو خەڵک بەجی دێڵم کاک عوسمان بە زیوادارم ئێوە ئیش هەمیشە ئەوە بێ کە دەستی هەموو حیزب و هەموو لایەنێکی بڕیە کە دەدەخۆری ئیشی حکوومەت بکەن. وەڵی وازم بە خۆتان لە هەمووان خراپترن لە ئەو نوقتەیە یعنی هەمومان دەزانی ڕوانگەی جەنابتەوەیە کاکادرەوە لە ڕوانگەی جەنابتەوەیە بەڵام ئەوەی واقع بێوانیە دوورە لە ڕاستیەکان. کاچ خۆم نەک لە کردۆ لێ چێتی وەڵی خەڵکەس شاری نادەبران بەخۆم 9 ساڵ لە ژێر دەسەڵاتی پارتیوێکی ژیامە حزب لە ئەلف لۆیای تەدەخل دەکە پێویست ناکە یعنی ئەو ئەلفوبایە تەسکیە تەعین بوون هەموو پارتی خەڵک هەموو لە پێغەمبەر کە خۆشەویستی خوایەکە هەموو لە ئەو رازینین ئێمە خۆ ئێمەش ئەگەر هەموو لە ئێمە رازی بوون کەواتە بەسەندەی شتێکە کاک عوسمان کاک عوسمان بە قوربان یعنی زانیتە نەکەر ئەنگۆیەکێتیش وایە چاوەکەی من یعنی هەردوو دەڤەر یعنی حزب تەدەخل زۆر لە کاری حکوومەت دەکە خۆرە حکوومەتەی خۆیانە بەس ئەنگۆ بڕیار دەدەن حزب تەدەخل دەکە بار حاڵەتو نەفی دەکەی ئەگەر حکوومەتی خۆمان بێ بۆچی دەدەخل دەکەی وەکو جەناب دوتی ئەو وەزیرانە هەموو کادری پاردینە حەقی خۆمانە ئەمە ئەنگۆ دەتان پێشنیاز بدەن ئەنگۆ پێتان بەس پێشنیاز بدەنە حزبەکەی خۆتان لە حزب بدەنە وەزیر پێشنیازیش نادەن کاکە ئەمە حکوومەت لەسەر ڕێڕەوی خۆی وا دەڕوا هیچ کێشەیەکی نیە لەسەر سکەی خۆیەتی وەڵی خەڵکانێک شانازی بەو حکوومەتەوە دەکەن هەموو شتێکی موچە نیە موچەش دەزانی چێتن دەستکاری و موچێ دەکات لە بەغدا وەکو دەڵێن کرمی دار لە دار نەبێتن 100 ساڵ کاک عوسمان بە قوربانگەر ئێستا بەغدا خەلە لە چی هەبیتن بەنمونە من ینی لە وردەکاریانە زۆر نازانم بەس کاچ خۆم دوسێ مانگە باش ئەوە دامان ناو قسەی تو ڕاستە بەس کاکە بیسی معاشی خەڵک قەردارنی پێشترێ هەمووتان خوارد یعنی هەمووتان خوارد بەڵێ خۆ پێشترێ ئەدیرۆ کەنجار گیرەکاکە نیوەی مامۆستا بەشێک لە مامۆستاکان مردن بەشێک لە مۆزەف مرد بە قوربان یعنی کاکادر ئینسان ئەگەر خۆی بە باوک دابنێتن حەز دەکاتە
سیاسی ناوەکاری ناوەکەی و منالەکانی تێ هەموو جێبەجێ بکەن بەڵام کە سەرۆک وەکو باوک وایە هەرچی پێ بکە هەرچی لە دەستی هەبێتن کردێتی ئەوەی نەکرایە دژمن نێهێشتێ کورە براکەم دان کاج خۆمازبین پارتی وێچێتی مەسئولەکان هەموو خاوەنی ملیارەها دۆلارن و خەڵکیشتە و پەڕی خراپیدا هەر ڕۆژێ لە ڕۆژنامەیەکی بیانی بەخشف دەکرێتەوە 2 ملیار دۆلاری هەیە ئەو خەنەی هەیە ئەوە قەسرەی هەیە لەوەی لە چیان بوو براکەم ئەگە دزی لە قوتی ئەو خەڵکە نەبیتن منش دەتوانم بڵێم کە قادر کاکە باورە لە ئەمریکای دەیان شت بڵاو کراوە خۆ بە قسە نیە نە یانیە تو دەبینین کاچ خۆم ژیانی مەسئولەکانی خۆتان لە پڕێک دەبینی قەسرەی هەیە بەم بەو مەعاشەی پەیدا بووە ئەو هەموو سیارە هەیە بە معاشی ئەو پارێ قوتی و خەڵکەیە دەدەزرێ ئێستا ئەو هەموو تەنکەرە نەفتە ئاودی دەکرێتن پارەکەی لۆ چێ دەڕاتن بە قوربان نەفتی ئێنزالە لەبەردەستی چێ لە دەست حکومەتیانە دەست کوڕەکەی مەسعود بارزانیە باز بێنن دێشت نظامە لەی خەڵکدا ینی ئەو قسە دەگەن کە ئەنەما خەڵک لە سەردەمی فەنتەلۆسە بە قوربان خەڵک باش دەبینی نەوت ئاودی دەکرێ هەزاران کاری تجاری دەکرێت بەڵێ خەڵک ئەوانە بینی خۆ ئەویش چاوی هەیە و ئاقلیشی هەیە مێشکشی هەیە دەتوانێتن دەنجی بەو حیزبە نەدەێ بە قوربان سەتا هەمیشە ئێمە پێشەڕەوین بۆ ئەوەی ئێمەیە خزمەت دەکەین خەڵک گەشتا و حەقیقەتە کە تەنها پارتیە خزمەتی ئەو خەڵکەی دەکات کاتت زۆر باشە باش بەس ئاخە لەبیان دێ وەزەتان باشە 1970 دژی پارتی وێچێت یان 1965 بایکۆتی کردی و 1970 زڵتان دەنجیدایە باشە براکەم زۆر سوپاس ئێستا تا 65 بایکۆتی کردیە برایە ئەنی خەڵک لەو پەڕی بێزاریە لێتان بایکۆتی کردیە ئەویت کەش بە دەنگدان و تەزویرەوەتان کردیە کاتەی خۆش قەپاتشی کرد